بەڵێ جا هەر ئەمڕۆ دەمانەوێت زیاتر سەبارەت بە گۆڕانکاریەکان لە پرۆگرامەکانی ساڵی نوێی خوێندن بکەین لەگەڵ میوانمان کە هەردوو میوانی ئازیز بەخێر بێن سەر چاو حەسەن سەرتی بەڕێبەری پرۆگرامەکانی خوێندن لە وەزارەتی پەروەردەوە خات و چیمەنکەریم بەڕێبەری خوێندنی زمانی کوردی لە وەزارەتی پەروەردە لەگەڵمانن ئەم بەیانیە بەخێر هاتن ئەم بەیانێ پیرۆز بێ لە ئێوەش چونکە ئیدی کار و چالاکیەکانی ئێوە لە ئەمڕۆوە زۆر چرتر و پرتر لە کاتەکانی دیکە دەست پێ دەکات دووبارە بەخێر بێ بەیانی گشت بینەر و ئێوەی بەڕێز و باش و خۆش ئینشەڵا هەر بە ناوی خۆمان و وەکو وەزارەتی پەروەردە و ڕێبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لەم شاشە پیرۆزە ئێوە جوانترین پیرۆزبایی لە قوتابیان و خوێندکاران و مامۆستایان و مامۆستایان و خانەوادەی قوتابیان دەکەین ئینشاءالله ئیمساڵ ساڵێکی پڕ سەرکەوتن و ساڵێکی زۆر خۆش ئەبێت بۆ گەلەکەمان و هەروەها داواکارم لە خوای گەورە گشت ئەم ئاستەنگانەی کە ئێستا لە بەردەستمانەیە وەکو نەبوونی موچە کە بەڕاستی بەدەستێک دروست کراوە ئەمەش ئەڕۆێتەوە و داواکارم لە مامۆستایانی خۆشەویست نەفەسیان درێژکەنەوە ئەمە کارێکی دەرەوەی دەسڵاتی خۆمانە دەرەوەی دەسڵاتی حکومەتە حکومەت کەی پارەی بێت و کەی بوجە لە بەردەستیا بێ دڵنیابن لە سەرۆکی حکومەتەوە تا وەزیری پەروەردە هەمووی معاشەکان لە بەردەستا بێت بەڕاستی ملەتی کورد دائیمەن کورد و کوردستان هەر بەوە بەناوبانگ بووە کە حەز لە بە خوێندن بووە حەز بە خوێنەواری بووە بەڵام ناکرێ ئێستا ئێمە قوتابخانەکانمان دابخەین و داواکارم لێراوە داواکارم لە مامۆستایانی ئازیز نەفەسیان درێژکەنەوە و قوتابخانەکان داوامی خۆیان بکەن ئینشاءالله ئەم کارەدا ئەڕوێت و داوای سەرکەوتنی باش مامۆستا لەوە دەست پێ بکەین لە وەزارەتی پەروەردە کاتێک کە بڕیاری گۆڕانکاریەک دەدەن بۆ خوێندن لەسەر چ بنەمایەک دەدرێن چێن ئەوانەی کە بڕیار دەدەن کە پێویستە مەنهەج بگۆڕدرێ بابەتەکان گۆڕانکاریان بەسەردا بێت و بۆچی بگۆڕدرێ من حەزەکەم پێشەوەی ئەو پرسیارەت وڵات بدەمەوە ئەم ساڵ وەزارەتی پەروەردە خۆشبەختانە بەو ئاستەنگانیش کە لە بەردەممانایە خۆتان نەزانن ئاستەنگانی کە دروست کراوە بەرامبەر بە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و خۆتان نەزانن لە نەبوونی بوجە و پارە و بڕێنی نەوت و ئەمانە هەمووی ئاستەنگێکی گەورە بوو بەڵام وەزارەتی پەروەردە ئامادە باشێکی زۆر باشی کردووە بۆ ساڵی 2024 بەڕاستی لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی دابینکردنی کتێب ئەمساڵ زۆر سپاسی سەرۆکی حکوومەت دەینە سەر بەڵێ دەینە سەر ئەو بابەتەش پرسیارێکم لە مامۆستا کرد بوو هەر ئەگەر بینەوە سەرەتایەوەی لەسەر چ بنەمایە گۆڕانکاریەکان دروست دەبێت خۆشبەختانە هەر لە دەستپێیەکی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی سەرۆکی حکوومەت یەکێک لە خاڵە و بڕگە گرنگەکانی ناو خوێندنەوەی بەرنامەکەی لە ڕۆژی پەرلەمان ئەویش پێداچوونەوە و گۆڕینی سەرجەم ئەو کتێبانە بەنە بە پێی ستاندەرە باوەکان بەڕاستی ئێمەش هەر لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەست بەکاربوونی جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەسەعی بەڕاستی یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە سەرجەم ئەو کتێبانە تازە بکرێنەوە لە بەرەوەی ساڵانێکی زۆری بەسەرا ڕۆیشتوو بوو کە کتێبەکان دەستی لێ نەدرابوو بەڵام ئێستا خۆشبەختانە گەشتۆتە قۆناغێکی زۆر گرنگ و زۆر هەستیار توانیمانە زۆر کاری چاک بکەین لەو بۆوانە یەکێک لەو ئەو بنەمانێک دەربارەی پرسیارەکەی جەنابەت دائیمەن بنەمای پرۆگرامی خوێندن عمر و زەمەنی هەیە وەکو هەموو شتەکانی تر لە هەموو وڵاتانی دنیا عمر و زەمەنی خۆیە هەر پرۆگرامێکی خوێندندانەی بەلای گەمەوە 11 ساڵ بۆ 12 ساڵ تر ئەبێت تۆ یا پێداچوونەوەی پێ بکەی یا ئەگەر بەرداوام بی لەسەری بە پێداچوونەوەی پێ بکەی هەرچەنە پێداچوونەوە بەردەوامی ساڵانە ئەوە شتێکی پرنسیفەکەی کە لەوانە بێت دەست پێ بکرێتەوە بەڵام لە دوای 11 ساڵەکە ئەبێ دەستکەیت یان بەردەوام ئەبیت یان دەیگۆڕی
ئەمە یەکێکە لەوانە ئێمەش لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان درک بەوە کرا کە پرۆگرامەکانی خوێندنی هەرێمی کوردستان تقریبان بەرەو کۆنی ئەڕوا بەرەو ئەوە ئەڕوا کە ئیتر ئەبێ دەستی لە بکەن هەندێک کتێبمان هەبوو لە ساڵی 2000ەکانەوە نەگۆڕابوو لە 90ەکانەوە نەگۆڕابوو بەڵام ئێمە دەستمان پێکرد خۆشبەختانە هەرچەنە لەو کابینە ئاستەنگی زۆر هاتە پێشمان وەکو خۆتانەزان بڕینی بوو جە شەڕی داعش کۆرۆنا یعنی باش ماوەستا حەسەن دەینە سەر ئەوەی کە کاریگەرەکان چی بوونەوە ئێوە چۆن توانی وتانە لەسەر ئەو لەمپەڕانە تێپەڕن بەڵام بە پرسارێک لە مامۆستا چیمەن بکەین کە بەڕێوبەری خوێندنی زمانی کوردیە لە وەزارەتی پەروەردە دەمەوێت بزانم ئەم بەشەی ئێوە گرنگیدان بە زمانی کوردی با خوێندنی زمانی کوردی وەکو دەبینین لە پارچەکانی دیکەی کوردستان چ گرفتێک هەیە سەبارەت بە زمانی کوردی و تەنانەت هەندێک مامۆستاشەیە دەستگیر دەکرێن ئەگەر خۆشیان وانە لەسەر چۆنەڵێتینی خۆبەخشی خۆیان بڵێنەوە تا چەندە گرنگە کە لە کوردستان ئەوەندە گرنگی بە زمانی کوردی و زمانی دایک درراوە سەرەتا بەیانی باش لە جەنابتان و هەموو کوردستانیان ساڵی نوێی خوێندن لە سەرجەم قوتابیان و مامۆستایان و خانەوادی قوتابیان پیرۆز دەکەن ئینشاءالله ئەم زەنگە دەبێتە زەنگی متمانە و خۆڕاگیری سەرجەم مامۆستایان بۆ درێژەدان بە پرۆسەی پەروەردە لای هەمومان ئاشکرایە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشتێکی توند و بەهێزی سەرۆکی حکوومەت رێزدار مەسرور بارزانی کە گرنگی هەروەها وەزیری پەروەردە دکتۆر ئانان حەماد سەید گرنگێکی زۆر بە زمانی کوردی دراوە یعنی توانم بڵێم تاکە کابینەیە کە ئەو پاڵپشتی و سەپۆرتەی زمانی کوردی کراوە هەر لەسەر دەستیم کابینەیەشە کە بەرەبەراتی زمانی کوردی لە پرۆگرام و چاپەمەنیەکان فەرمانی بۆ دەرچوە و دەست بەکار بووە گرنگێکی زۆر زۆر تایبەت هەیە کە هەر لە باخچەی ساوایانەوە هەتا دەتوان بڵێم ئامادەی بە هەموو پرۆگرامەکانی خوێندن بۆ زمانی کوردی بەبێ هیچ لەمپەرێک و بەبێ هیچ ئاستەنگێک بۆ ئێمە یعنی هەر شتێکیشمان داوا کرد بێ و پێشنیار کرد بێ بە ئەو پەڕی لێبوردەیە بۆمان جێبەجێ کراوە ئەمەستا چیمەن لە ساڵی ڕابردوو بوو یان 2 ساڵی ڕابردوو بوو بە دروستی ینی نازانم بەڵام بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەی بابەتێک هەبوو تەریکردنی وانەکانی کوردی و عەرەبی ئەمە لەسەر چ بنەمایەک ئەو بڕیارە درا ئایا خواستی تەڵەبەکانە یاخود ئێوە بابەتێکی گرنگترتان هەیە کە ئەم بڕیارە دەرچێت ڕاستی لەسەر و بڕیاری ئێمە خۆمان زۆر کێشەمان هەبوو دڵگیرانیش بوون پێین وەکو وەزارەتی پەروەردە وەکو پرۆگرامەکان چکە بابەتی کوردی لای ئێمە لەسەر و هەموو بابەتەکانی ترەوەیە بەڵام ئەوە کە لەلایەن خوێندی باڵەوە ئەو بڕیارە دەرچوو هۆکارەکەیمان نەزانی هەر بە هاوکاری مامۆستا حەسەن و وەزارەتی پەروەردەش ینی پێداگیرێکی زۆرمان کرد کە ئەو بابەتە بگەڕێتەوە جارێککە هەر هاژمار بکرێن نمرەکەشی هەم قوتابیانیش گرنگێکی زیاتری پێ بدرێت باشە زۆر چاکە بابینەوە لای مامۆستا حەسەن باست لەوە کرد کە لەگەڵ ئەوەی کە گرفت هەبووە بەڵام ئێوە بەردەوام بوونە لە هەر کاتێککە پێویست بە گۆڕینی پرۆگرامەکانی خوێندن بوو بێت ئەو هەنگاوەتان ناوە ئەو ئاستەنگ و لەمپەڕانە چی بوون و چۆن توانیتان بەسەریانە سەرکەون حقت ئاستەنگ و لەمپەر زۆر هەبوو بەڕاستی ئەنی بۆچوونەکان دائیمەن فەرقی هەیە کابینەکان دائیمەن فەرقی هەیە بۆچوونی وەزیرەکان دائیمەن فەرقی هەبووە بە حتا زۆر جارەیە مدیرعامێکیش بۆ مدیرعامێکی تر گۆڕانکاری کە بۆ بینی کۆمەڵی ئەفکارەیە ئێمە لەم کابینە بەڕاستی ینی لە دوای دەست بەکاربوونی مامۆستا ئالان بەڕاستی ویستمانە هەموو مؤسساتکان بکەینە سیستەم یعنی ئەگەر من بەیانی مدیرعامی پرۆگرامم ئەگەر نەمێنم نە ئەو سیستەمە وەکو خۆی بڕوە چیتر گۆڕانکاری نەبێ تەنها گۆڕینی پۆست بێم لێرە نامێنێ حەسەنە ڕوا عەلی دی عەلی دێت محەممەد دەڕوات ئەو هیچ لە مۆزوع نەگۆڕێ زۆر تا ڕادێکی زۆریش تا ئەوەستا لە وەزارەتی پەروەردە زۆر سەرکەوتوو بووینە لەم سیاسەتە لەبەرەوەی ئێستا کە خۆتان نزانن وەزارەتی پەروەردە بووەتە وەزارەتێکی ئەلکترۆنی لە ڕێگەی ئی پەروەردەکانەوە یەک کۆمەڵێ ئیمان دروست کردەوەکو ئی قوتابخانە ئیوانە ئی کتێبخانە ئی پرۆگرام هەموو ئیەکان دروست کراوە بۆ ئەوەی هەموو خانەوادەی منداڵێک ئاگادار بێت لە منداڵەکەی شێکرێت لە وەزارەتی پەروەردە چێکرێت تەنانەت حتا ئێستا سیستەمی نووسینی وەرەقەیش نەماوە ینی هەمووی ئەلکترۆنیە مامۆستا حەسەن پێم خۆشە پرسیارێک بکەم بێگومان لە هەموو وڵاتان کەرتی پەروەردە پەیوەستە
بە پەرۆپێرچوونی کۆمەڵگا و بە زانست و بە زانیاری ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان هاوشانی زۆربەی وڵاتان لە بابەتە تەکنۆلۆژیایەکان دەمانوێت شوێن پەنجەمان دیار بێ و ئێستا سۆشیال میدیا و ئایپات و مۆبایل و هەموو ئەمانە بەشێکن لە ژیانی هەر یەکەمان ئێوە بیرتان لەوە کردوتەوە لە وەزارەتی پەروەردە بتوان شوێنێک بکەنەوە بۆی کە وەکووانە کاری لەسەر بکرێت پەروەردەی بەکارهێنانی ئەم بابەتانە؟ بەڵێ خۆشبەختانە ئیمساڵ یەکەم هەنگاومان کەوتە جێبەجێکردن وەکو پرۆگرامی ئەمە کتێبی کوردی پۆلیەکە بە دوو وەرز ئەمە تێنووسێکە ئیمساڵ دروستمان کردووە ئێستا تەمەشاکە ئەم کتێبە ئەلکترۆنیە ئەگەر کوردێک لە ئەمریکا بێ لە کەنەدا بێ لە ئەوروپا بێ لە ئەفریقیا بێ لە هەر وڵاتێکی دنیا بێ تۆ ئەتوانی لە ماڵەکی خۆتە دانیشیت فێری مناڵەکەت بکەی تەنانەت ئەگەر مناڵەکەتیش ڕۆژێک نەچێتە قوتابخانە ئەتوانی لە ڕێگەی ئەم کتێبەوە فێری دەرسەکانی بکەێت طبعاً ئەمە ئیمساڵ یەکەم کتێبە وەکو ئەلکترۆنێت بۆ ئەو شوێنەی کە ئینکرا لە کەم وڵاتی دنیایش ئەمە کراوە ئێمە بە هەنگاوی خۆمان بە جوودی ذاتی خۆمان توانیمانە لە ڕێگەی بەڕێبەرایەتی زمانی کوردی و لوژانی باڵای پارێزگاکان لێراوە دەستخۆشییان لە یەکەم طبعاً هەموو لوژنەکان لە گەرمیان تازاخۆ هەمووی لوجانی باڵامانەیە لوجانی فەرعیمانەیە لە پارێزگاکان بۆ نمونە ئەمە مەسەلەن ئەمە ئەوە خانم وەرزی یەکەم و ئەو وەرزی یەکەم ئەمە وەرزی دووهەمە مەتە بۆ هەر وەرزێک ئێستا ئاسانکاری بێ بۆی کە قورس و بەڵێ کراوە یەکێک لەوانەی کە مەسەن کراوە بە ئەلکترۆنی کراوە مەسەلەن ئەمە بارکۆردە بەردەوام بی جەنابەت چووکە ئەوە باست کرد لە دوو وەرز پێک هاتووە بەڵێ مەسەلەن ئەم کتێبە ئەلکترۆنیە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئێستا ئەم کتێبە هەمووی بارکۆردی هەیە مەسەلەن ئەو بارکۆردە لێدەی ناوی مؤلفینەکان هەمووی دەرەچێت چۆن بووە دروست کراوە چۆن کراوە هین بۆ مەسەلەن بۆ نمونە ئەمە هەر یەکێکی هیمایەکە بەڵێ ئەمە هەر یەکێکی ئەم کتێبە ئەلکترۆنی کراوە هەرێکی بارکۆرتی خاصی خۆی ئەمساڵ یەکەم ساڵە خۆشبەختانە کە بەردەسی قوتابیانی خۆشەویست ئەم دوو منداڵە ئەمە هەردووکی ڕاز و ڕەوایە ئەمە دوو ئەکتەری تازەی دایکبووی کوردی تەواوە بە ئەتیفاقی هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆیەکان لوجانەکان ئینکراوە بە ناوی ڕاز و ڕەواوە جاران دارا و زارامان دارا و زارا پیر بوون ئستا ئەمە مناڵەکانیان هاتوۆتە ئاراوە زۆر ناسا حەسەن هەمان بوو کە ئەمان بینی لە تۆڕە کۆمەڵاتەکان گلەیان لەوا کردیان با هەر لەسەر ئەو زارا و دارا بمێنینەوە چونکە یادەوەری و کۆنی منداڵیمانی ڕەنگە بۆ ئێمە وابی بەڵام بۆ ئەو جیلە بەڵێ ئیتر ئەوە چۆن بوو کە هەندێک لە هەبوو مامۆستا و بڵین ڕاستە زۆر بابڵین مەبەستم لەوەیە کە کێشە دروست بوو هەتاوەکو ئەمە هاتە ئاراوە یاخود نار بە ئاسانی باش بوو بەڵێ زۆر بۆ چوون هەبوو حتا تەنانەت یان کتابی باڵدار بگەڕێتەوە کتێبی باڵدار پەنجاکان دروست کراوە بە دەستخۆشیوە لێراوە بەڕاستی باڵدار خۆشەویستی لە دڵی هەموو کەسێکە هەیە خۆشەویستەکەی دیارە وەختی خۆی پاراستنی زمان لە ڕێگەی ئەو کتێبەوە هەبوو لە قوتابخانەکانی ئێمە بەڵام دوای جێ دەڵین بۆ مامۆستا چیمەن ئەو باسی کە ئەو خۆی مامۆسای کوردیشەوە بەڕێبەرایەتی هینەوەیە بەڵام ناکرێت تۆ ئێستاکە ئەم سەردەمی ئایپات وکو بە ڕێزت ئاماژت پێکرد من بگەڕێمەوە بڵێم مێوژی مام زۆرە بڵێم کۆمەڵە شتی تر هەیە دۆی دادا ڕژیا ئەمە حتا لە ئەوەی کە بتوانێت مامۆستایەک بینی کە ئێستا دەستی ناکەوێت دۆی دادا بڕژێت چۆنە ئینی بکە ئەبێت تۆ سەردەمیانە فێری بکەی ئیمڕۆ منداڵ حەز و ئارەزووە بە پێی تواناکان ئایا من لە هەر کەسێک ئیستا لە ئەوروپیەک لە ئەمریکیەک بپرسیار بکە بڵێ ئەو مەنەجەی کە زمان فێری زمانی ئەو وڵاتت پێکرد هی 30 ساڵ بە لە ئێستا وەکو ئێستا وایە بە تەکیدی وانە ئێمەش وڵاتێکین گۆڕانکاریمان بەسەرەدێ ئێمە ئەم تەجروبەی ئەلکترۆنیەت بەڕاستی لە دوای کۆرۆنا فکرەیەکی تازەیە بۆمان هاتووە بەڕاستی وە فکرەیەکە لە چەند وڵاتێک بەکارهاتووە تا ئێستا کە هیچ بکرێ ئێستا تۆ ئەم کتێبە ئەگەر بەیانی منداڵەکەت ئێستا ئەگەر لە ماڵیشە نەڕوا بۆ دەوام
بەیانی دایکەکە باوکەکە ئەتوانێت لە ڕێگەی مۆبایلەکەەوە یا ئایپاتەکەیەوە دەرسەکەی بۆ شەرحەکە باشترین مامۆستا دەرزی بۆ شەرح. زۆر باش مامۆستا دەمەوێت زانیاری زیاتر وەربگرم. بەڵێ بابەتی گرنگیش زۆرە، بەڵام مامۆستا چیمە ئەگەر یارمەتیمان با چکە ئەمە ئەو قوتابیانەی کە بیانین بۆی کە بە زمانی کوردی ئاشنا بن. ئەمە چۆن ئەمەتان ڕێخست و چەند دانە پێم وابێت 4 وەرزە ئەگەر باسی ئەمەشمان بۆ بکەیت و پۆلی نوێی بنەڕەتیش با بڵێن گۆڕانکاری بەسەر هاتووە لە ڕووی جێندەری و چۆن کارتان لەسەر ئەوە کردووە کە هاوسەنگیەکە بچکە پێشتر کتێبەکانیشمان پیاوسالاری پێوە دیار بووە. بڵێ سەبارەت بە ئاستەکانی زمانی کوردی ئەم 4 ئاستەمان هەیە، هەر چوارەی بۆ قوتابیانی بیانیە، هەر 4 ئاستەکە قوتابیانی بیانی لە قوتابخانە نێودەوڵەتیەکان. ئەوەش لە ئەنجامی چی ئەوە دروست بوو کاتێکە سەردانی قوتابخانەکانمان دەکرد ئەو قوتابیە بیانیانە لە دەرسی کوردی لەوانەی کوردی لە گۆڕۆپان یاریان دەکرد، ینی لە ژوورۆ نەوانێ نەدەخوێن. ئەمەش لە پرۆگرامەکان لەگەڵ ماڕز مامۆستا حەسەن ینی بیرمان لەوە کردەوە کە ئەو قوتابیانەش چۆن ئێمە دەچینە وڵاتان فێری زمانیواندی باوانیش فێری زمانەکە ئێمە بین. بڕیارماندا لیژنەیەکمان پێگەێنە بە هاوکاری چەند قوتابخانەیەکی تر لەگەڵ ستافی پرۆگرامی بەشی کوردی، هەر پرۆگرامەکانی خۆمان بە شێوەیەکی پخوتر و کورتکراوە بەڵام بە پێی ئاستەکان بۆ هەر 4 ئاست ئەگەر قوتابی هاتوو ئەم 4 ئاستا مەسەن لە ئاستی یەکەم کوردیەکە دەبڕێت ناچێتە ئاستی دووەم پۆلەکەش نابڕێت. یعنی ئەوە هەستمان کرد تێستیشیان و پارۆک و تێست وەرمانگەر فیدباکی زۆر باشیە بوو. نموزەجمانی کە قوتابی بیانی نیپاڵیە یان لە سوید بووە ئێستا دەتوانێت کوردی بخوێنێتەوە بنووسێ پیتەکان بناسێت وشەکان بە جوانی دەرببرن ناڵی 100% بەڵام ئەتوانین بڵێن نزبێکی زۆر باش فێری زمانەکە بووە. یەکسانی جەندەریەکە لە پۆلی یعنی نەک هەر لە پۆلینۆ لە سەرجەم پرۆگرامی خوێندن لەو گۆڕانکارە ڕیشەیەکە دەستمان پێ کردووە دەستمان بۆ بردەوە چکە ئەسمان کرد کتێبەکان زیاتر هەمووی ئازاد و دارا و زارا بووە. هەوڵمان داوە ناوە کوردیەکانیش وەکو یەکسانێکی جەندەری لە دەقەکاندا هەم لە شاعیرەکان شاعیرە ئافرەتەکانیش بینەوە. نمونەیەکی بەرجەستەی کە ئەم ساڵ کتێبی پۆلینۆ ئەگەر کۆنەکە لەگەڵ ئەوە مقارنە بکەی هەر لە بەرگەکەیەوە هەتا بەرگ بۆ بەرگ گۆڕانکاری تیاکراوە لە ڕووی ڕستەکانەوە تەنانەتش ئەوە نیە هەمووی هەر تەنها بڵێن پیاوێک یان کوڕێک کارکتەری سەرەکی ناو بابەتەکە بێ. لێرە کە بەرگەکە خاتومەستوری ئەردەڵانیمانداناوە لای هەمومان ئاشکرا کە خاتومەستورە کێ و چی بۆ چیک و دە لە بواری ئەدەبیە مەبەستیشمان لەو بۆ کە بناسرێت زیاتر یەکێک بۆ لەو کەسانی لە پرۆگرامەکانی خوێندن تا ئێستا هیچ ئاماژەیەکی پێ نەکرابەوە. ئێمە هەم وێنەکەیمان کردوتە بەرگ هەمیش بابەتێکمان لەسەر ژیانی و بەرهەمەکانی خاتومەستورە دانا وەکو ئاشنابوونی زیاتر بە قوتابیان و بە مامۆستایانیش زیاتر. مامۆستا حەسەن سیر دەکەن هەندێک جار لە قوتابخانە تایبەتەکان لەگەڵ قوتابخانە حکومیەکان منهج دووشتی جیاوازە. ئەمە بە تەواوی ئێوە درکتان پێ کردووە یان ویست ئامانجی ئێوەیە کە جیاواز بێتان و پارێزگاری لەو خوێندە بکەن کە ئێوە داتانناوە لە قوتابخانە حکومیەکان یان پلانتان چێ لە داهاتوو کە ئەوانیش بە هەمان شێوە ئەو وانانە ئەو منهەجانە بخوێن کە ئێوە دایدەڕێژن. من پرۆگرامی خوێندن 3 جۆر پرۆگرامی خوێندنمان هەیە. مەکتەبە حکومیەکان کە ئەوەیە منهەجە پرۆگرامەکانی خۆمان دەخوێنن، مەکتەبی ناحکومی لۆکاڵمان هەیە هەمان منهەجی خۆمانە، جۆرێکیان ئینگلیزیە جوانێکیان کوردیە جۆرێکیان عەرەبیە ئەوانەمان هەیە و مەکتەبی ئەنتەرنەشناڵمان هەیە. ئەنتەرنەشناڵ چەند بابەتێک پێیان دەدرێ ئیجباریە دەبێ بخوێنن بەڵێ کۆمەڵایەتیە بە تایبەتی لەو کابینەیشە زۆر چڕ کراوەتەوە. بۆ نمونە ئێمە پار بە سەرپەرشتی جەنابی وەزیر بڕیارماندا کە ئەبێ هەموو ساڵێک لە 2-4 ئەگەر سەهوو نەبم ئەبێ تاقیکردنەوەکی ئەزمۆنی بکرێ بۆ ئەو بۆ پۆلی 5 بنەڕەتی بە تێکرا هەموو مەکتەبە ئەنتەرنەشناڵەکان هەر منداڵێک ئەگەر دەرنەچێ ئەو قوتابخانەکە محاسبە کرد لەسێر لەبەرەوەی بزانین ئاستی منداڵ جاران لەو مەکتەبە ئەنتەرنەشناڵ و لۆکاڵانە زۆر بایەخیان بە زمانی کوردی نەدەدا، بەڵام ئێستا بەڕاستی زۆر بەرنامەی زۆر بەهێزترشمانەیە بۆ ئیمساڵ ئامادەی باشێکی زۆر باش کراوە لە هەموو بابەتەکانە بۆ ئیمساڵ. دڵنیام ئیمساڵ وەزارەتی پەروەردە ئیشەئەڵڵا هیچ شتێک نێتە ڕێگە و دەوامی خۆی بکرێ. ئیمساڵ ساڵێکی زۆر نمونەی ئەبێ بۆ وەزارەتی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. هەموو ئامادە باشەکان ئامادە کراوە. بۆ نمونە بەسیترین نمونە
جاران زۆر داوا ئەکرا مامۆستایان شکاتەکراون تەنها شەریحەیەک لە ناو حکوومەتە کە موچەخۆرە کە ڕۆژی شەممەی پشوونیە تەنها مامۆستایە لە دوای ئەوەی کە دراست کرا بەو هەموو قەیرانەدارانەیە بەو هەموو وەزعەوە بەڵام جەنابی وەزیر بەسەر جەنابی وەزیر بڕیارماندا لە دوای ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران کە ئیمساڵ شەمەکان ئەوان هەمووی بووە پشوو و بۆ ئەوەی مامۆستایش هەروکو ئەوکان سوود وەربگرێت چاکە دیارە ئاماژەتان پێ کرد زۆر کاری باش لەم ساڵا لە کەرتی پەروەردە کراوە بە سوپاسی مەسە حەسەن سەرتی بەڕێبەری پرۆگرامەکانی خوێندن لە وەزارەتی پەروەردە و هەروەها مامۆستا چیمەن کەریم بەڕێبەری خوێندنی زمانی کوردی لە وەزارەتی پەروەردەکەین زۆر سپاس دەستان خۆش دووبارەمان دوینە بن ئێوەمان زۆر ڕاگرت بەڵام ئێوە پێشەنگی فێرکردنی قوتابیانن بێگومان ئەو بابەتانی کە دەشبینی بابەتی زۆر نوێ و سەرنجڕاکێش و جوانە هیوادارن لە ساڵانی داهات و بابەتی زۆر باشتر و بەسووتر بۆ قوتابیان ئامادە بکەین بێگومان بەم هۆیە کوالیتی خوێندن زیاتر بەرز دەبێت و سپاس بۆ ئێوە کە لەگەڵ زۆر سپاس بۆ جەنابتان حقەتی ئێمە حەزمانەکە زۆرتر باسی بابەتەکان بکەین بەڵام کوردستان هەر ئاوادان بێ ئینشاءڵڵا ئێوە شەر پڕ خەبەر و ساڵی خوێندن ئەمڕۆ دەستی پێکردو زۆرمان ئینشاءڵڵا بەرەوەی لە سپاسان هەر لەگەڵ ئێوە ماڵەوەی لە بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24ەکەین سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بوون و پیرۆزبایەکی دیکەی گەرم لە قوتابیان دایکان و باوکان و مامۆستایان دەکەین هیوای ساڵێکی پڕ لە بەرهەمی باشی زانستی بۆ ئێوە دەخوازیین.